سلااوان لێ بێبینێرانی تەلەڤیزیۆنی پەروەردە ڕێباز مەسعودم لەگەڵتان دەبم لە بەرنامەی پۆلەکەم. ساڵانە ناوەندەکانی خوێندن جگەلەوەی کە سەرپەرشتیاری هاوڕێی ڕەخنەگریانەیە لە هەمان کاتیشدا لە وەرزی یەکەم و لە وەرزی دووەم کۆمەڵێک سەرپەرشتیاری بەڕێز کە کاریان لێژنەی هەڵسەنگاندنە سەردانی قوتابخانەکان دەکەن بۆ ئەوەی لە تەواوی کاروبارەکانی دەستەی کارجێڕی و هەروەها چۆنیەتی وتنەوەی وانەوەی مامۆستایان و ئاستی زانستی قوتابیان بکۆڵنەوە. ئەم لیژنەیە بە هاوبەشی سێ کەس ئەنجام دەدرێت لە هەموو ناوەندەکانی خوێندن. بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ مامۆستا سامح ئەحمەد مامۆستا سامح ساڵح ئەحمەد ئەلبەنا سەرپەرشتیاری کارجێڕی سەرپەرشتیکردنی ناوەندی هەولێرمان لەگەڵدایە بۆ ئەوەی ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر لەگەڵوی تاوتێ بکەین. مامۆستا بەخێربەی بۆ ستۆدیۆ تەلەڤیزیۆنی پەروەردە. زۆر سپاس بەڕێستان دەکەم مامۆستا ڕێباز، پێخۆش حاڵمەڕۆ ئامادە بووم لە تەلەڤیزیۆنی پەروەردە. زۆر سپاس. زۆر سپاس بەخێربەی دووبارە. خۆش بابزانین مامۆستا سامح سەرپەرشتیارانی لێژنەی هەڵسەنگاندن کە ساڵانە جارێک سەردانی ناوەندەکانی خوێندن دەکەن. بۆ چ مەبەستێک سەردانی قوتابخانەکان دەکەن؟ تاوان زۆر سپاس لە بۆ پرسیارەت. حەز دەکەم زیاتر ڕوونکردنەوە بدەم سەبارەت بە کاری سەرپەرشتیاری. ما باسی لێژنەی هەڵسەنگاندنی دەرەرچیت کرد کەوا پێک دێ لە سێ سەرپەرشتیاری بەڕێز. ئەوانش دەبی پسپۆریەکانیان کە دادەنرێن جیاواز بێسن، کارژێڕیان تێدابی یان بابەتیان تێدابی، بابەتی زانستیبی، بابەتی ئەوانی تربی، ینی بەو شێوازەی نەک هەمووی هەرسێکی یەک پسپۆریان هەبی پێشتر دەبی بەو شێوازەی هەتا زیاتر ئاشنابن لە ناو ناوەندەکانی خوێندن. ئەمە پێشەوەی بین ئەوەی بزانین سەرپەرشتیاری پەروەردەیی ئەرکەکانی چییە لە ناو قوتابخانەیە. یەکەم جارەمە لە پرۆژەی بنیاتنانی توانەکان سەرپەرشتیاری هاوڕێی ڕەخنەگرمان هەیە کە تایبەتمەند دەبی بەو قوتابخانەیە کە لە ئەستۆیدایە. احتیمالە لە هەندێک پەروەردە تا پەروەردەشکە ڕێژەی قوتابخانەکان لەکن ئەو سەرپەرشتیارانی ئەو بە درێژایی ساڵ لەگەڵ قوتابخانە بەێ ئەوە تایبەت دەبیت. مەسەن سەرپەرشتیاری هاوڕێی ڕەخنەگر لەو قوتابخانە مەس بۆ نمونە من چار قوتابخانەم لایە، ئەو چار قوتابخانەیە لە ئەستۆی منە، من هاوکاریان دەبم، ڕێگە پیشاندەریان دەبم، ڕاوێژکاری پەروەردەییان دەبم، ڕێنماییان دەکەم، هەر ئیش و کارەکانی کارجێڕی و ئەوانی تری قوتابخانە هەر ڕێنمایەکی وەزارەتی پەروەردە بەدەستمان بگا پێیان ڕادەگەینین و بە دوواداچوونیش دەکەین کە لە چۆنیەتی مامەڵەکردن و ئیشکردنیان وە دەبینە هاوڕێیەکی دۆستخوازانە هەر کارێک هەبی ڕێنماییان دەکەین کەوا بەو شێوازەی ئەنجام دەدرێ، بەو شێوازەی تەندروستە، بەو شێوازەی لە برژەوەندی قوتابخانە و بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابیان ئەنجام دەدرێ. هەر کارێک ئیش و کارێک بکرێ لە بیدایەتی ساڵ بە فەرمانی لە یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی دەردێ ئەو تایبەت دەبی بەو سەرپەرشتیارانە لەو قوتابخانە هاو ئاهەنگ دەبن لەگەر بەڕێوبەرەکانی ئەو قوتابخانانە. ئەو ساڵە ئەو قوتابخانەیە سەرکەوتنی ئەو قوتابخانەیە سەرکەوتنی قوتابخانە و دەستەی کارجێڕی مامۆستایانە سەرکەوتنی هاوڕێی ڕەخنەگری ئەو قوتابخانەش هەژمار دەکرێتن. ئەوە سەبارەت بە هاوڕێی ڕەخنەگری قوتابخانە. پێشی بێی وەڵامی ئەوم بدەیەوە کە سەرپەرشتیاران بە لیژنەی هەڵسەنگاندنی دەرەچی بە مەبەستێک سەردانی قوتابخانە دەکەن. سەرپەرشتیارانی هاوڕێی ڕەخنەگر بەسەر چ پێوەرێک قوتابخانەکانیان پێ دەدرێت. بۆ نمونە ئەگەر سەرپەرشتیارێک چوار قوتابخانەی لابێ ئایا بە تیرروپشکە یان لەسەر شوێنی جوگرافیە؟ طبعاً ئەوە پرسیارەکی جوانە. ئەمە لە یەکەی سەرپەرشتی پەروەردەیی ئەوجا پەروەردەی ناوەندە یان دەشتی هەولێرمان هەیە، ئەوان هەموو پەروەردەکان لەوێ لێژنە هەیە. لێژنە ئەو لێژنە و قوتابخانانە دابش دەکاتە سەر ئەو سەرپەرشتیارانە. هەر قوتابخانێک بەپێی پرۆسی بنیاتنانی توانەکان 2 ساڵ لە لای
ئەو سەرپەرشتیاری هاوڕێی ڕەخنەگر دەبی 2 ساڵ لەگەریان دەبی بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابیان هەر خاڵە لاوازەشیان هەبی ڕێنماییان دەکا لەگەڵیان دەبی هاوکاریان دەبی هەتا ئەو خاڵە لاوازانە بەرەو پێش بن بە تیر و پشک نییە بە ئەوەش نییە بە ئەدای ئەوەیەکەوە ئەو لێژنەیە ئەندامانی خۆی سەرپەرشتیارەکان دەناسی زانی هەندێک قوتابخانە هەیە هاوکاری زیاتری دەوێ ئەمە بمانەوێ نەمانەوێت لە هەموو ناوەندەکان قدراتی شخصی هەیە مەسەلەنکەوە شارەزایی زیاترە ئەوەی زیاترە نۆسەلا هەندە قوتابخانە احتیمامی زۆر زیاتری دەوێت هەندەکەیە شتەکانی زۆر پرفێکت و حازرە و ئەوەیە هەندەکەیە هاوکاری زیاد دەوێت یان بەڕێوبەری تازەی لۆدانرایە مادیبوونێکی زیادی دەوێت جگە لەوەش ئەو ساڵە قوتابخانە ناحکومیەکانیش دێنە ناو ئەو پرۆسەیە حتمما ئەوانە هاوکاریەکی باشیان دەوێت لەلایەن هاوڕێی ڕەخنەگری قوتابخانەکان کەوا دەبی هەموو پرۆژەی بنیاتنانی توانەکان لە بۆیان بە سمینارشی بکرێتەوە فۆرمەکان و ستانداردەکان و هەنی ئەو هاوڕێی ڕەخنەگری ئەو ساڵێکە قوتابخەچن نەچی ناحکومی لەکەمبی زۆر زۆر مادی دەبیتن قوتابخانە حکومیەکان 2-3 ساڵە ئەمە ئەو کارە دەکەین کوبلی ڕێچکەی خۆی گرتیە شارەزاییەکیان پیا کردیا ئەوە ینی بارەکە بڕک ئەوها ئەو شێوەی دەبێت ئەی سەبارەت بە کارەکانی لێژنەی هەرسەنگاندن نیاز و مەبەستان چیە نیاز طبعا ئەمە یەکەم زار بابێن باسی ئەوەی بکەین پرۆژەی بنیاتنانی تواناکان چییە پرۆژەی بنیاتنانی تواناکان لە ساڵانی 2012 و 2013 ئەوە لە 1-2 جێی تێستە کرا ئەو پرۆژەیە ئەنجومەنی ڕۆشنبیری بریتانی و یەکێتی ئەوروپا پاڵپشتە لەو مۆزوعی لە چەند دەوڵەتە چیەوە بەکاردێ ئەو کاتی کە ویستیان لە عێراق ئەوەی تێستی بکەن لە شاری بەغدا لە منتیقەی کرخ تێستیان کرد لە لای خۆشمان لە هەولێری لە کۆیە تێستەچیان کرد کەوا ئەو پرۆژەیە بین لە بۆ وەزارەتی پەروەردە کەوا بتە پاڵ پشتێک لە بۆ پەروەردە و فێرکردن و بۆ پەرە و پێشتون بۆ ئایندەچی گەشتر پاشەوەی کەەوە هات ئەو ئەنجومەنی ڕۆشنبیری بریتانیا هاوکار بوون زۆر ئێرکوان لە ساڵی 2017 لە چەند منتیقەچی تێست کرا مەسەلەن ناوەندی هەولێر پەروەردەی ناوەندی هەولێر هەروە لە سلێمانی لە ڕۆژ ئاوا لە دهۆک لە ڕۆژهەلات و لە کەلار و لە خانەقین و لە کەرکک تێست کرا ئاوێ بیرم بێ لە هەولێری 50 قوتابخانەیان دانابوو وەکو تێست ئەو پرۆژەیە تاوان هەموو دەورات کراوە لە بۆ سەرپەرشتیاران ئەوەی لێژنەی دڵنیایی جۆریمان هەیە لێژنەی محافەزەمان هەیە و هەروە لێژنەی هەڵسەنگانی دەرەچی لە سێ سەرپەرشتیار پێکدێ هەموو دەورەمان دیتە جگە لەوی لە بۆ هەموو بەڕێوبەرەکان بەڕێوەری سەرکردا خول کراوە لە بۆ پرۆژەی بنیاتنانی توانەکان چونکە نیوەی پرۆژەکە زیاتر لە ئەستۆی بەڕێوبەری سەرکردە دەبی لە ناو قوتابخانە چکو ڕێکارەکان ئیش و کارەکان لە ناو قوتابخانە ئەنجام دەدرێت ئەوانی دیکە ڕێنماییکردن و بە هەڵسەنگاندن و بە ئەو لێژنانە دەکرێت بەڵام نقطەی ئەساسیمە لە ناو قوتابخانەکە لە لای بەڕێوەبەری سەرکردەیە بەو شێوازەی دەبێتن کاتێککە سەردانی قوتابخانەکان دەکەن بەێ چ لە بەڕێوەبەرەکان داوا دەکەن داواکاریتان چیە پێویستان بە چیا ڕاستە ئەمە سێ مەهاممان سێ کاریگرنگمان هەیە هەندێک خاڵدانرایە لە بۆ بەڕێوەبەری سەرکردە لەو پرۆژەیە ئەو خاڵانە دەبی ئەنجام بدا میسال مەسەلا بەڕێوبەر بیدایەت کە لە ڕۆژی دەست بەکاربوون ئەو ساڵە 2 بوو حتمما کۆبنەوەی لەگە مامۆستایان نەکان لێژنەکان دادنێت لە ناو لە ئەو لێژنانەش لێژنەی کواڵێتی و پەرەپێدانی قوتابخانە گرنگترین لێژنەیە سەبارەت بە پرۆژەی بنیاتنانی توانەکان ئەو لێژنەیە دادنێت تەبان ئەو لێژنەیە پێک دێ لە ئەندامەکانی بە جۆرەی قەبارەی قوتابخانە دەبێت مەسەلا 7 کەس هەتا 7 11 بە تاک بەسەر دەکەوی بە جۆرەی قەبارەی قوتابخانە ئەو لێژنەیە تاکو جۆتەما ئێستاژ یاخود هەموو لێژنەک لە بۆ هەتا یەکلاییکردنەوەی بڕیار دەبی سەرۆ تاک بیتن یعنی نیتمان لێژنەک جۆت بی ئەو وەختی مەسەلەن ڕەیەک تەڕح دەکەن ئەگەر هاتوو
سێ بە سێ ئەو گوتی من بەو شێوازەی دەمەوێش گوتی بەو شێوازە بڕیارکە وەردەگیرێ سەرۆک لێژنە ئەو وەختی دەبتە یەکلاکەرەوە کەوا لە بۆ دەستنیشانکردنی بڕیار مەسەلەن بەڕێوبەرە یاریدەرەکە یان زیاترە مامۆستایە ڕێنمایی کاری پەروەردەیە سەرۆکی ئەنجومەنی دای بابانە نوێنەری کۆمەڵگەی مەدەنیە نوێنەری نێوەخۆیی گەر هەبێت بەو شێوازەی ئەو لێژنەیە پێکات کە پێ لێژنەکە پێکات ئەگەر هات قوتابخانەکە هەڵسەنگاندنی لۆ کرابی ئەنجامی هەڵسەنگاندنەکەی دەینێن کۆبنەوەی دەکەن لە ناو کۆبنەوەکان لەگەر هەڵسەنگاندنی پێشتر کە ساڵی پێشتر کە لێژنەی هەڵسەنگاندنی دەرەچی بڵاوی کردبووە وەریان نسخەیان وەرگرتیە لەگە هاوڕێ ڕخنەگیری خۆیان دانیشتە تاتۆیان کردیا چخاڵە لاوازەکە چخاڵە بەهێزەکە ئەوانە دەستنیشان دەکەن قوتابخانەی هەڵدەسەنجێنی کە قوتابخانەیان هەڵسەنگان لە بۆ ئەو ساڵە لەسەر ئەو ستانداردانەشکە لاوازن کە پێشتر وەریان گرتیە ئەوە پێداچوونەوە یەکی نوێ ئەو جارە کە قوتابخانەیان هەڵسەنگان لەو ئەو ساڵە دەی هەڵدەستن پاشەوی پلانی دادنێن پلانی کواڵەتی و پەرپێدانی قوتابخانە لەو ستانداردانە ئەوەلیاتی دەدرێتێ ئەوی ئاستی یەکیان وەگرتیا ئاستی دویان وەگرتیا ئەوان لە پێشینەچی دەبی کەوا پلانەکەی ستانداردەکەی دادنێن ستانداردەکان نیشاندەر هەیە ئامانجی هەیە و مەودا و کارەکان و ئەنجام دەدرێت لی بەرپرسە پلانەکە فۆرمی تایبەت هەیە ئەوانە ئامادە دەکەن و مانگانە جارێک هەتا دوو جار ئەو لێژنەیە پێکەوە دادەنیشی ئەو خاڵانەکە دامان نایە مەسەلەن میسالێک دید و پەیام لە مەودای 20 ڕۆژێ منەو کارەی ئەنجام دەم ئایا لەو 20 ڕۆژەی کارەکان کرایە پراکتیک دید و پەیامە ئیشی لەسەر کرایە ئەو ستانداردەکە یان ماما 25 ستانداردمان هەیە لەو 25 ستانداردەی مەسەلەن ئەو قوتابخانەیە ئەو ساڵە بە پێی هەڵسەنگاندنی پار لە 7 هەتا 8 ستانداردی لاوازی هەیە دەیەوێ ئەو 7 ستانداردەی کاری زیاتر لەسەر بکە لێرکانە شتشکەمان هەیە قوتابخانەمان هەیە یەک و دوی نییە ئاستی سەیە لە ئاستی سێی خەیانی کە گەیشتە ئاستی بە پێی ستاندارد بەڵام ئەگەر بە پێی ستانداردیشبی ڕادەوەستی نەخێر ئەو خاڵانە هەندە خاڵی لێ وەردەگیری ئەو سێشی هەیە هاوڵ دەدا بیگەینتە ئاستی چار یان هەیتمان هەندە خاڵ هەیە لە هەندێک مەکتەبی لە ئاستی چارە ئایا لێوە ڕادەوەستی نەخێر ئەمە ئاستی چارمان لە 82 لە بۆ 100 وایە یان لێرکانە ئەو دیسان ئەو قوتابخانەیە دەتانێت پلانی دابنێ بگەینتە خاڵی بەهرەداری ینی کەواتە ئێوە وەکو لێژنەی هەڵسەنگاندنی دەرەچی بە دوواداچوون لە بۆ هەموو ئەو کارانەی قوتابخانە دەکەن شەقیەکەم بوو لە بۆ بەڕێستم باس کرد ئێستا کاری کە لە قوتابخانەی لێژنەی هەڵسەنگاندنی دەرەچی چ دەکا بڵێ کە فەرمان دەبێت عینەن کو ئەو قوتابخانەی تازە باسمان کرد لە هاوڕێ ڕخنەیە کران دابش دەکرێت عینەن لێژنەمان هەیە سێ کەس پێکاتەوە نەکسێ کەس پێکات لێژنێک پێک دێ لە یەکە ئەوجا سەرۆکی یەکەیە بەڵێ کار جوایزە لێرکوانەوان دیساندا دەنیشن مەسەلەن با میسالێک پەروەردەی ناوەند قوتابخانەکان با بڵێن با حکومی و ناحکومیەوە لە ڕێژەی 500 بەرەو سەرەیە ئێستا لەگەر باخچەکانیش ئەوانە دێن ئەوانە دەکەنە خەت یعنی مەسەلا ئەمن میسال 170 سەرپەرشتیارم هەیە هەر تەقسیمی سێی بکەم یان 180 هەیە مەسەن 50 با بڵێن 186 لێژنەم لۆپیا دەبی ئەو 6 لێژنەیە دێم ئەو ڕێژەی قوتابخانەیە تەوزیع دەکەم تەقسیمی ئەو شێستی دەکەم هەریەکی ئەو هەر لێژنە 8 قوتابخانەیاندا یان دوازە حسەب ڕێژەکە دەردی کە دەرچوو دەکەنە خەت مەسەلەن دەکەنە 6 خەت قوتابخانەك لێک نزیکە مەجموعە مەسەلەن 8 قوتابخانە لەو منتیقەی سنوور و جیگرافیە دادەندرێ ئەوە لە بۆ قوتابخانەکان ئەو جارە دێن لێرکانە 6 لێژنەمان هەیە تەمان حتمما دەبی لەوانەی لێژنەکان توانای ئەوەیان هەبی یەک لەو سێ ئەندامای لێژنەی ئیشی پراکتیکی عملی لەسەر کۆمپیوتەری بکات تەبع بکە فۆرما بەڵگەکان پڕکاتەوە بکاتەوە دەبی یەک لەو سێ یەکێک هەر شارەزایی ئەوەی هەبیتن بتە هاوکاری ئەوانی دیکەشکەوە ئیشی کاروباری تەکنیکی بکەن ئەوە کە دابش کرا ئەو جارە سەرپەرشتیارەکانەوی بوونە 6 لێژنە بەرامبەر خەتەکاندا دەنرێ فەرمانیان لەو دەردەچی کە فەرمانیان لۆ دەرچوو ئەو جارە مەسەلەن لێژنەی من میسال دادەنیشین پێشەوەی دەبی پلانی لە خۆمان دابنین
پلانەکە ئەمە دە قوتابخانەمان هەیە میسال ئەو دە قوتابخانەیە مانجی مەسەلە 15 دەست پێ دەکەین میسال یان یەکی 12 دەست پێ دەکەین حەسەب ئەوەی کە تعلیماتمان لۆدەیە لە چکارێکی دەست بە ئیشەکەتان بکەن ئەمە دادەنیشن لەو مانگەی دووبان پێ دەکرێت لەو مانگەی مانجی یەک ئیمتحانات هەیە مانجی دوو ئەوەندە مانگا مانجی سێ مانجی چار ئەو دەمەکرێت ئەگەر هەرسەنگانەکە هەموو قوتابخانەیە بخرێتە وەرزی دووەم زیاتر پێڕان ناکەن کە قوتابخانەمان زۆرە بڵێ پێران ناگە حتمما دەبی زووتر دەست پێ بکەیت تو هەر قوتابخانەك دەچی بەلایەنی کەم ئەگە بە جۆرەی قەبارەیە قەبارە دەلێت 3 ڕۆژ قوتابخانەمان هەیە 5 ڕۆژی دەیە کۆمەلگامان هەیە ئەومانەیە هەیە 7 ڕۆژ دەبا هەیە هەشە قوتابخانە هەیە باری زۆر ئەوەیە بەس بە ئاگاداری دڵنیایی زۆری لێژنەی دڵنیایی زۆری مەسەلا دەلێ بابەوە قەبارەیە زۆر ئەوەیە یان باخچەیان ئەوەیە ڕێژەکەی ماوەستا سامە ئەمن هەرسەنگانەکانم بە وردی خوێندیتەوە هی یاری دەداری بەڕێوەبەری مامۆستایەکان یعنی ئەگەر ئەم هەرسەنگانانە ئەم پێوەرانە یاخود بڕێ ئەم ستاندەرانە کورت و خود بکرێتەوە چونکە هەندێک نیشاندەرەکانی هەندێک ئەو شەرحیاتی کە هەیە لە بەرامبەر خاڵەکان تقریبان لەگەر هەندێک شەرحیاتیتی زۆر لێکتر دەچی یاخود با بڵێن بە دیوێشکە مامۆستایە کە 20 ستاندەر لەسەر 20 ستاندەر هەڵدەسەنجێندرێ ئایا سەرپەرشتیارێکی بەڕێز یاخود بەڕێوەبەر دەتوانێت لە دووانەدا بتوانێت ئەم هەموو ستاندەری لەسەر جێبەجێ بکە و ئەم هەموو ستاندەری لەسەر بکاتە مار و بۆ هەموو ستاندەرەوە یەکە و سەر بڕیاری لەسەر بدا و هەڵبسەنجێنی طبعاً لێرکوانە ئەوە دووسێ پرسیار لە خۆی دەگرێتن سەبارەت بە ستاندەردەکان بەس دەمێت چاڕوونیەکی بدەم لە پرۆژێ بنیاتنانی توانەکان ستاندەردی قوتابخانەمان هەیە ئی بەڕێوبەرمان هەیە یاریدەرمان هەیە ڕێنمایی کارمان هەیە مامۆستامان هەیە تاوان ئەو ستاندەرانە دانرایە ستاندەری قوتابخانەکە لێژنەی هەرسەنگانی دەرەشی کە سێ مشرفەکەیە 25 ستاندەرە پێوەرەکانە ئەو بەجێری ئەو پێوەرە و قوتابخانەی هەڵدەسەنجێدرێ ئی بەڕێوبەر و یاریدەر و ڕێنمایی کار و مامۆستا ئیوان 20 ستاندەرە تاوان ئەو ستاندەرانە ستاندەرەکانە و نیشاندەر و واسیفات و ئەوانەیان هەموو تێدایە مامۆستا فۆرمی تایبەتیشی هەیە مەسەلا پرسیارەکانی تێدایە بەڵگەشی دەوێت کە تو دەلێ ئەمن ئاستم یەکە یان دووە یان سێ یان چارە لە بەرچیە ئەتوش کە ستاندەرەکان لەکەدا خۆت دەبینیەوە لە چێهان ستاندەردێت طبعا ئەوەش پێویستی وەیەکەوە هاوڕێی ڕخنەگەری قوتابخانە سیمیناری بکە زیاتر ئەو بەرنامەی ئاشناکە بەڕێوبەری سەرکردە سیمیناری لەو مامۆستایان بکەکەوە ئەو کتابە شینانەی هاوی لە بەردەستیانە بەڕێوبەری سەرکردەکەەوە زانیاری هەیە دەبی شی کاتەوە لە بۆ مامۆستایان ئەوە بە کوبلی بە سعاتێک و 2 سعات هەزم ناکرێت یعنی دەبی ئەوە ئیشوکاری لەسەر بکرێتن بەو شێوەیە دەبیتن کەوا مامۆستا خۆی هەڵدەسەنجێنی ئەمە لێرکوانە خاڵەکی وەرچەرخان هەیە پێشان هەڵسەنگاندن لە کات لەلایەن سەرپەرشتیاری بۆ قەدیم پێیان دەگۆ مفتیش ئێستا ئەو بەو شێوازەی نمایە بۆ پرۆژەیە یعنی ئێستا وی لێ هاتیە پێشان سەردانی مفتیشە بە ڕێزەکان پێشتر دوو زیارەتیان هەبوو لۆ مامۆستا یەکی ڕێنمایی کردن بوو بیدایەتی دەوام بوو ساڵ بوو ئەوی دیکەش لە ئاخری ساڵ هەڵسەنگاندن بوو سێ سەردانیش لە بۆ سەرپەرشتیاری کارژێڕی هەبوو لە بۆ بەڕێوەبەرەکان ڕێنمایی کردن بە دووادا چوون هەڵسەنگاندن یعنی سێ زیارەتی دەکرد یەک ساڵی بەڵام لێرکوانە ئێستا کاری سەرپەرشتیاری گۆڕایە دەکرێت سەرپەرشتیاری هاوڕێی ڕەخنەگیر مانگانە دوو سەردانی قوتابخانەی بکاتن ئەگەر پێویست بوو زیاتریش دەتانی زیارەت بکاتن ئەگەر کێشە و شتێک هەبوو دەشتانی لەوێش دەوام بکە بە فەرمانی سەرۆکی یەکەی سەرپەرشتیاری تا کۆنتترۆلی شتەکان بکاتن یعنی جگە لەوەش مامۆستا بەخۆی خۆی هەڵدەسەنجێنی ینی پێشتر ڕازی نەدەبوو بە نەتیجەکەی ساڵانە لەویدا دەیگۆ من حەقمەوەندە نییە ئێستا بەخۆی بە پێی ستاندارەکان و پێوەرەکان خۆی هەڵدەسەنجێنی بەرامبەرەویش لەلایەنی بەڕێوبەری نەفسی فۆرم هەیە مامۆستای هەڵدەسەنجێ ئێوە بەراوردی دەکەن ئەکیید بەراوردێکی چیە ینی ئەم میسالێک لە بۆ بەڕێزت ڕوون بکەمەوە ئەمە وەکو لێژنی هەرسەنگانی دەرەچی میسال هاتیە قوتابخانەیە مامۆستایەک نمرەی 100 لە خۆی دانایە نمرەی 100 ئاسایە هەرچدادنێ بەخۆی ئەوە لە ڕوانەبی بەدواداچوونی بەدواداچوون لەو کاتی بەرامبەرەوی فۆرمی هەڵسەنگاندنی مامۆستا لەلانەیە بەڕێوبەرێ و هەموو ڕۆژێ دەیبینی لەوانەی لە ئەوەی سەردانی کردیە فیدباجی دایتێ ئەوەی دایتێ لەو کاتەی ئەمە فۆرمەکان مقارانە دەکەین
ئەگەر هاتو هەتا دەنمرە بینی فۆرمی بەڕێوەبەر و مامۆستای هەبی شتێکی نۆرمەڵە فڕوق فەردیە و ڕەئیە و سەنگاندنەکە ئاساییە بەڵام ئەگەر هاتو فەرقەکە 30 نمرە و 35 نمرە و 40 نمرە و 50 نمرە و 25 نمرە بوو لێرە خەلەلەکەی ئەوجە خەلەلەکە یاوەتە لەکرد مامۆستایەکە یان لەکرد بەڕێوەبەرەکەیە ئیکرد مامۆستای کو بزانین کە دیدەنی مامۆستایان دەکەین لە ناو پۆل وەکو لێژنەی هەرسەنگاندنی دەرەچی دیدەنی مامۆستایان ئەمە فۆرممان هەیە فۆرمی ژمارە 4 ژمارە 5مان هەیە کە تایبەتە لە بۆ ستاندەردەکانی 10 تا 15 لە بۆ هەرسەنگاندنی مامۆستایان ئەو دیدەنکردنیان ناو پۆلدا هەموو مامۆستایەکان یان بە نمونە هەندێک وەردەگرن زۆری مامۆستایەکان یعنی ئەگە هاتوو مەکتەبەکە 20 مامۆستا بوو هەر 20 دەبینی بەس ئەگەر کاتە دەکرێت بڵێن چۆن مامۆستایان هەڵدەسەنجێن هەڵسەنگاندنی ئێوە لەگەڵ بەڕێوەبەر چۆنە ئەوجا ئێستا ئەمە ئەو فەرقەت پێپشان دەدەم کو ئەمە دەزانین مامۆستایەکە ینی ڕازگۆیانە بۆ لە هەرسەنگاندنەکەی خۆی یان بەڕێوەبەرەکە ئەویش ڕازگۆیانە بۆ لە بۆ مامۆستایەکەی کامە زیارەتی قوتا مامۆستایەکەمان کرد بە پێی ئەو دوو فۆرمەی لە کنمانەوە کە بەڵگەکان تۆمار دەکەین لێرکوانە مەسەلا یەک لە خاڵەکان مامۆستا دەلێ پلانی ساڵانە و ڕۆژانە ئەی هەیە و بەکاری دێنی مامۆستا پلانی ساڵانە و ڕۆژان دەلێ نیتم دەبینی پێنجیشی لە خۆی داینایە یان مەسەلەن هۆیەکانی فێرکردن بەکاردێنێ لە ناو قوتاب لە ناو پۆلدا تەماشا دەکەی هیچی نییە ئێوە ینی لەو حالەتی بە دیار دەکەوی کەوا بەڕێوەبەرەکە هەڵسەنگاندنیوی نێزیکترە لە بۆ مامۆستایەکەی و هەشتمان حالەتیشمان هەیە مامۆستایەک ئەو ساڵ لە قوتابخانەی 100 لە خۆیدا نابوو چوین متابعەمان کرد مستاهیل بوو بەڕێوەبەرەکە کەمتریدا نابوو لۆ بە دیارکردکەوە ئەوەک هەبوو مناقەشەچیش ئەوە چی هەبوو ئەو چی شخصی پێیا بوو کەوا ئەوەی دابوو گوتمان دەبی چاوەکریانی ئەو حالەتانشمان ئەگەر ئەو پرسیارە بکەینە کۆتا پرسیار چکە لە کۆتایی بەرنامەکەمان نزیک دەبینەوە هەرسەنگاندنەکەتان یەک جۆریە یاخود بەس پەروەردەیە یان ژینگەیە زانستیە هەموو بابەتانە دەگرێتەوە یاخود یەکلایەنەیە تەمان لە پرۆژەی بنیاتنانی توانەکان هەڵسەنگاندنی قوتابخانەکانمان گشتگیرە دامەزراوەیە تاکە شخصی نیە یان ئێمە ئەو لێژنەیە کەسێ کەسەکە سەردانی قوتابخانە دەکا تەنها نایەتە لای بەڕێوەبەری ژینگەیە پەروەردەیە پەروەردە و فێرکردنە ئاستی زانستی قوتابیانە بینایە قوتابخانەیە دەوروبەری قوتابخانەیە ئەوەی داک و بانجومەنی بەڕێوەبردننی قوتابخانەی داک و بابانە جگەلەوەی دەستەی مامۆستایانە لەگە فەرمانبەرانە لەگەر هەر هەتا قوتابیان ئەمە تەبان ڕاپرسیمان هەیە ڕاپرسی دایک و بابانمان هەیە ڕاپرسی مامۆستایانمانەیە ڕاپرسی قوتابیانمان هەیە هەتا ئەو ڕاپرسی دایک و باوکان لەسەر قوتابخانەکەی لەسەر ئەدای پرسیارنامە ئەمان هەیە پرسیارنامە لە پرۆژەی بنیاتنانی توانەکان ئەو ڕاپرسیارانە تەبان هەموو پرسیارنامەکان لە پرۆژەی بنیاتنانی ینی لە خۆمانەوە نییە پرسیارەکان بلی مەرجە هەموو دایک و باوکی قوتابیانە پڕیکاتەوە یاخود بە نمونە ئەو کە لە کارەکانی کە سێ ڕۆژ ئەو لێژنەی لە قوتابخانە دی بە ڕۆژی یەکەمی شوکارەکانی خۆی دەکات لۆ ڕۆژی دووەم داوای دەکا کەوا دیدەنی داک و بابەکان بکە لەگەریان ئەو پرسیە و لە نێزیکەوە لە کۆنتاک مزانچە هەیە لەو مەکتەبەی نییە لەو کاتەی لیستی تەلەفۆناتیش دەتانن وەگرن یان دەتان بخۆیان ئیتساڵ بە هەندێک داک و باب عادەتەن ئەمە وا دەکەین بمانەوێ نەمانەوێ ئاستی زانستی لە قوتابیان هەیە ئاستمان هەیە ئاستی لاوازە ناوەندە زیرەکە لە هەر بەشی داک و بابی بانگشتی قوتابخانە دەکەین زۆر تەکید لەسەر ئاستی زانستی ساڵی پێشووتریش دەکرێت ئایا بزانین لە چێهام پۆل لە چێهام بابەت ئاستی زانستی کووە کونیە ئایا ئاستی زانستی لەو بابەتەی ئەوەیە هۆکار چییە ئایا پەرتووکە مامۆستایە ژینگەی پۆلیە یان قوتابیەکانە یعنی دەبێ ئەو خاڵانە هەموو ڕوون بکرێت بۆ شێوازی مامۆستا سامح با بیکەینە کۆتا پرسیار ئەو پرسیارە ئەگەر قوتابخانەیەک لە هەڵسەنگاندنەکە نمرەیەکی باشی نینە یاخود پەسەندی هینایە نمرەیەک بەپی پێویست و تومەڵی یەکەی سەرپەرشتیاری وەزارەت پەروەردە نەبوو بۆ ساڵی داهاتوو بۆ باشترکردنی بەڕێوەبەر و مامۆستا و ئەم قوتابخانەیە بەگشتی
لە هاوینەکەیدا چی دەکرێت ئایا خولیان بۆ دەکرێتەوە بەڕێوەبەرەکە دەگۆڕدرێ ئەو ڕێکاری ئاساییانە چییە بەرامبەر ئەم ماندی بوون و بینە و بەردە و لێژنەی هەرسەنگاندن و چییە دەکرێت بەرامبەری طبعا ئەو پرسیارە دووشە خۆی دەگرێتەوە یەکی باشیەکەی یەکەم زار باسکەم طبعا ئەمە چەند ساڵە ئەو پرۆژەی لە قوتابخانەکان ئەنجام دەدەین ئەو ساڵ بە فەرمی لە سینۆ ئەوێ ڕۆژێ خەڵات کرانە قوتابخانانە کەوا ئاستی چاریان هینا لە هەرێمی کوردستان بەعام ئەوێ ڕۆژێ هەر لە تەلڤیزیۆنی گۆش سەیرمان دەکرد بوو هەموو دەستخۆشیان لێکرا طبعا دەستخۆشی یەکەم زار لە جەنابی وەزیری پەروەردە دەکەین کەوا زۆر پەرە بە و پرۆسەیە دەدا جگە لەویش لە ڕاوێژکاریەکە مامۆستا بورهان ئەڕگوشی هەویش تەماشای بنیاتنانی تواناکان دەکات لەگەر بەڕێوەبەری گشتی سەرپەرشتی پەروەردەیی لە وەزارەتی پەروەردە و لە بەڕێوەبەری سەرپەرشتی هەولێر و لە یەکەکان سەرپەرشتیاری یەکەمەکان ئەوانە طبعا هەموو بە لێژنەی وەزاری و لێژنەی محافەزە و لێژنەی دڵنیایی جۆری و ئاخریش لێژنەی سەرپەرشتیاران کە لە سێ ئەوە دەکە ئەوانە هەموو پێکەوە لەو پرۆسەی زۆرمان دینە نیوەکەی دیکەش قوتابخانە و بەڕێوەبەر و سەرکردە و مامۆستا و ئەو پرۆسەیە هەموو بە دەستە جەمعیە بە تاکە کەسە چی بە ڕێوە ناچی دەستخۆشی یەکەم زار لە هەمویان دەکەین هەتا جگە لەویش لە بۆ تەئکید کە ئەو مەکتەبانە کە ئاستی چارێنە یەکەم ساڵە ئەعلان دەکرێت تەصنیفیان تصنیفیان طبعا ئی پەروەردەمان هەیە ئی ڕێزبەندیش هاتە خوارێ ئەو بەرنامە هەر کەسمان دەتانین بچین لە ئەپلیکیشنەکەی ڕێزبەندی فیلان قوتاب چ ئاستەکە نمرەکەشت دەداتێ ئەوە پێشان نەبوو ئەو ساڵش وەزارەتی پەروەردە ئەوەی تەحدیث کرد لە بۆ دڵنیابوونەوە زیاتر لە بۆ ئاستی چار بەڕێز جەنابی وەزیری پەروەردە داوای لێژنەی گوزاری کرد کەوا مەسەلەن ئەو قوتابخانانەی کە لە هەولێر ئاستی چاریان وەگرتیا حەقی خۆیتی بزانی حەقی خۆیتی بۆ لێژنە پێک هات مەسەلەن مامۆستای شارەزا و سەرکردەی شارەزا لە سلێمانی لە دهۆک هاتنە هەولێر ئی هەولێر چوونەوێ ئەوە چوونێ ئەمن یەک لە ئەندامەکانی ئەو لێژنەش بووم بە مانجی ڕەمەزان دووبارە هەڵسەنگاندنەی کۆتایی لە بۆ ئەو قوتابخانە نەکرا ئەوی شایستەی ئاستی چار بوو وەریگرت ئەوی شایستە نەبوو گەڕاوە ئاستی سێ هەوڵ دەدا لە بۆ ساڵی نوێ یعنی ئەو کارە ئیزافی بوو جەنابی وەزیر داوای کردبوو ئەوە بوو یعنی ئەوی کە ئەوێ ڕۆژێ لە سینۆ خەڵاتی وەرگرت بە لاش وەری نەگرتیە مافەچی حەقی خۆیتی وەریگرتیە ئەوە خاڵی دووەمە سەبارەت ئەو قوتابخانەی مەسەلەن ئاستی نزم دەینن لە پرۆسەی بنیاتنانی توانەکان هاتێ دەرێ هەر قوتابخانێک ئەگە هاتوو 2 ساڵ لەسەر یەک ئاستی یەکی وەگرت لێرکانە دەبی گۆڕانکاری بکری گۆڕانکاری ئاستی یەک گۆڕانکاری لە ئاستی یەک بکرێ بەرامبەر بە بەڕێوەبەری قوتابخانەکەی بەڕێوەبەرەکە یعنی 2 ساڵە کارە چیوان ناکە مەکتەبەکەی بەرەو پێش بباتن لە گشت بوارەکان بە پێی ستانداردەکان ئەوە لەو حالەتەی هەم بەڕێوەبەرەکە دەبی گۆڕانکاری لەسەر بکرێ هەمیش هاوڕێ ڕەخنەگرەکە یعنی پاڵپشتەی تەواو نەبووەکەوە گۆڕانکاری بکە ئەگەر هاتوو بەڵگەی پێشکەش نەکردبی کەوا ئەو ئیشوکارەکانی خۆی کردێ بەڵام بەڕێوەبەرەکە ئەنجامی نادا ئەگەر بەڵگەی هەبیتن کەوا ئیشوکارەکانی خۆی کردبی سمیناری کردبی ئەوەی کردبی لە تۆماری نووسیبی ئەوە شملی هاوڕێ ڕەخنەگرەکەی ناکاتن ئەو وەختی دەکەوتەوە سەر چی بەڕێوەبەری ئەگەر هاتوو بە هەردووچیان نەیان کردبی ئەو کاتە دەبی گۆڕانکاری لە هەردووچی بکرێ لەو قوتابخانەی دەبی دەستە کارژێڕێکی نوێدا بندرێ هەتا ئیشوکارەکان بەرەوکەواتە تەنها دەستی کارژێری بەرپرس نییە سەرنەخێیاری هاوڕێ ڕەخنەگرش بەڵێ جگە لەوانیش ئەمە گوتمان هەموو بەپایەیە یعنی مەسەلەن سەرپەرشتیاریش ئەمە دڵنیایی جۆریمانەیە ئەوەی محافەزەمانەیە ئەوانیش دەچن سەردان دەکەن یعنی مەسەلا ئەوی ئاستی چاری هینەیە لێژنەی دڵنیایی جۆری چووە ئەوی ئاستی یەکی هینەیە لێژنەی دڵنیایی جۆری دەچی دیسان تەقیم دەکات بۆ هەمووان ئەوە جگە لەوەی ئەو قوتابخانانەی ئەگە هات و پەڵپیشیان هەبی دەبی لێژنەی دڵنیایی جۆری بچی مەسەن قوتابخانێک پەڵپی نووسیە لە هەندە خاڵی
دەبیکە لەو کاتی کە نەتیجەکەی وەرێت هەتا 3 ڕۆژی ئەو قوتابخانەیە پەڵپەکەی بنووسی طبعاً بەراوێژ لەگەر هاوڕێ ڕەخنەگرێ قوتابخانەی کەوا من لەو خاڵانە ئەوە کە ئەو وەختی تەحویلی ئەوەی دەکەن لێژنیایی دڵنیایی زۆری دەکەن. زۆر سپاس مامۆستا سامح ساڵح بەنا سەرپەرشتیاری کارگێڕی ببوورە ئەگەر باری تەندروستیشت زۆر تاو نەبوو بەڵام بەشداربووی لە بەرنامەکەمان. زۆر سپاس لە دووبارە بەخێربێت سەلامەت بێ موفقن ئینشاءالله ئینشاءالله کوردستان ئاوادان ئینشاءالله پەروەردە و فێرکردن هەر بەرەو پێش دەچی و دەستخۆش لە بۆ بەڕێستان و لە بۆ هەموو بینەران دەستان خۆش بێت. پەنا بخوا. خۆشەویستان و ئازان لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە لێژنەکانی هەرسەنگاندنی دەرەچی بۆ ناوەندەکانی خوێندن دەتوانن لە سناپچات و هەروەها لە پەیجی تەلەڤیزیۆنی پەروەردە بینەری تەواوی بەرنامەکانی دیکەشمان بن تا بەرنامەیەشتر لەگەڵ میوانێکی تر لەسەر تەوەرە و بابەتێکی تری پەروەردەیی بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ هەر شاد و سەرفراز بن.